باسی گەرمی ناو خوێندکاران چارەسەر نەکردنی کێشەی سەگا بێلانەکانی ناو زانکۆی سلێمانیە. ماوەی چەندین ساڵە خوێندکاران بەدەست ئەم گرفتەوە دەناڵێن و تا دێ ژمارەی سەگەکان زیاتر دەبێت. بەجددی ئەم سەگانە زۆر هەراسانیان کردوین کە نە بە شەو نە بە ڕۆژ ناتوانین دەرچینە دەرەوە، بە تایبەتی شەوان ناوێرین بڕۆینە دەرەوە چونکە برسین کە ئەڕۆی یەکسە پەلامارت ئێن. خۆم چەند جار تووشێ و حاڵەتە بوومە کە جارێکیان بە زەحمەت خۆم ڕزگار کرد، نزیکەی 6 سەگڕتوان ڕاویانە نام، زۆر بە زەحمەت خۆم بۆ ڕزگار کرا. خوێندکارانی زانکۆی سلێمانی بە شێوەیەک لە خەمی چارەسەرکردنی کێشەکەدان ئامادەییان دەربڕی و پێشنیازیان کردووە بۆ زانکۆ لە نزیک زانکۆی سلێمانی شێڵتەرێک بکرێتەوە تا خۆیان سەرپەرشتی بکەن و پاشماوە خۆراکیەکانی خوێندکارانیان پێ بدەن. بەلایانی بەرپرس کەس نیەوێت بۆ زانکۆی ئەمریکی سەگی تیانە هەر ئەسڵن نایبینی مەگەر ئەو سەگانی بۆ جوانی یان هێنن کە لەگەڵ خوێنە ڕستین پێوەگرن کەچی زانکۆی سلێمانی کەس کە زانکۆیە با بڵێن زانکۆی حکومیە ئاوایە پڕە لە سەگ. بوونی سەگی بێلانە لە زانکۆی سلێمانی تەنها خوێندکارانی نیگەران نەکردووە، بەڵکو بەرپرسانی زانکۆ هەمان کێشەی خوێندکارانیان هەیە و ساڵانە کێشەکە گەورەتر دەبێت. یەکێک لەو مساوانەی کە ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانی کات ئاراستەی ڕێکخراوی ئاژادۆسانی کردووە، ئاراستەی شاراوانی سلێمانی و قایمقامێت و لایەنە پەیوەندیدارەکان و تەنانەت ڤێتەنەریش کردووە بابەتی ئەو سەگانەیە کە لەناو کەمبەخی زانکۆی سلێمانی ئاهابوون. بۆ زانکۆ ئەتوانێت پرۆژە تەقدیم کە پێشنیار بە چارەسەر بە لێکۆڵینەوەی لەسەرکە بە تایبەتی لە ڕێگەی کۆلێجی ڤێتەنەریەوە کە هەمانە ئەگونجێ دراسا کات و پێشنیار بات، بەڵام وەکو جێبەجێکردنی پلانێک بۆ دوورمەودا پێم وایە بە زانکۆی سلێمانی ناکرێت، بەڵکو ئەوە ئیشی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت و ڕێکخراوە ئاژادۆسەکانە. شارەوانی سلێمانی بە بیانی سنوورداربوونی دەسەڵاتیانەوە ئامادەنین قسە لەسەر پرسەکە بکەن و ڕوونکردنەوە بدەن. ڕێکخراوەکانی ئاژەڵدۆست بۆ چارەسەرکردنی کێشەی سەگی بێلانە پێشنیازی ئەوە دەکەن ڕێگری لە زاوزەی سەگەکان بکرێت تا ژمارەیان سنووردار بکرێت. بۆ ئەوەی کە کێشەی سەگی بێلانە چارەسەر بکات و ژمارەی سەگی بێلانە زیاد نەکا بریتێ لە پرۆژەی گرتن نەزۆکردن گەڕانەوە، چکۆکو بینی ومانە بە کوشتن یا لە بردنی سەگەکان بۆ ماوەکی کورت بۆ ماوەی مانگێک دوومان کێشەکە چارەسەرە بێت، بەڵام سەگی ترێتەوە جێگەیان، بەڵام کاتێکە نزۆکردنیان بۆ ئەکەیت و ڤاکسینیان بۆ ئەکەی هەم لە مەترسی نەخۆشی بڵاوبوونەوە خەڵکە پارێزرێن و هەم ژمارەی سەگەکانیش زیاد ناکات. بەپێی ئامارێکی ڕێکخراوی پاکۆ تایبەت بە ئاژەڵان ساڵی 2019 تەنها 500 سەگ لە سلێمانیدا بوون، بەڵام ئێستا 10,000 سەگی بێلانە لە سلێمانیدا هەن. بەهۆی ئەوەی ڕێگری لە زاوزەیان ناکرێت بەردەوام ژمارەیان لە زیادبووندایە. خۆشی سەیدا، سلێمانی.